لە شارچکی تەختەخۆ هاتم بۆ ئێرە بەڕاستی لێرەدا جەیەکی زۆر باشیان خۆڵقاندۆ بۆ تەڵەبە هەم خەڵکەکەی هەم بۆ مامۆستایان زۆر بە باشیەوە مامەڵەیان کردووە لەگەڵ ئەو قوتابیانی کە لەم دەڤەرە دەمێنێتەوە. سپاس بۆ گشت مامۆستایانم لە ڕاگەری پەیمانگا و گشت سەرۆک بەش و مامۆستاکانم وە سپاس بۆ دایک و باوکی خۆشەویستم کرد کە هەمیشە پاڵپشتم بوو بۆ تەواوکردنی ئەم قۆناغا پێویستە بۆ هەموو کەسکە بتوانێت لە ئایندەدا بتوانێت خزمەتی وڵاتەکەی بکات. وەک ئەم 2 ساڵێکەوە لێرە بووم بەڕاستی خەڵکی ئەم منتیقەیە بەگشتی بۆ هەموو قوتابیان زۆر بۆ نەمیوان دۆز بوون و خزمەتێکی باشی ئەو قوتابیانێکە کە لە داخلی بوون چەندین کەسی خێرخواز لێرەدا نەوتی بۆمان هێناوە گشت پێداویستیەکانی بوون نە خواردن بوو جێگەوبان بوو و نەوت لە هیچ شتێکم و کڕیمانەوە بەڕاستی خەڵکی ئەم منتیقەیە سەلمانیان کە شایستەی خزمەتکردنن لە ڕووی هەموو شتێکی ترەوە چونکە ئەمانش خزمەت بۆ کەسان دەکەن کە لە شوێنێکی دوورەوە هاتوون بۆ ئێرە وەک کەسی خۆیان وەک کەس و کاری خۆیان ئاگایان لە بۆن ئەو کەسانێک کە هاتوون بۆ ئێرە و خزمەتێکە. ڕاستی ئێمە 2 ساڵ لێرە تەمەنێکە کە مرۆڤ لێرەدا بەسەری دەبات لێرەدا خەڵکەکەی زۆر بەڕێزەوە یارمەتی کەسەکانیاندا لە هەر پێداویستیەک و یان هەر پێویستیەک و ژینگە دۆستی ئەمە یەکێکی لە هەرە ئەرکەسەرەکەەکان کە لێرە خەڵکی ئێرە زۆر بەڕێکوپێکی گرتوتیانە بەر لێرە ئاژەڵ دۆستی و داربڕینەوە لێرە کە شتێکی زۆر سەرەکیە لە ناوچەکانی تر زۆر بە دەگمەن دەبینی کەسانی ئەوێ سروش بپارێزن لێرە دەبینی کەس دەستکاری سروش ناکە سروشیان وە خۆی هێشتێتەوە ئەوە جێگەی خۆشحاڵیە بۆ کەسانی کەوا بۆ گەشت و گوزار بۆ سەفرا دێنە ئەم باسی ئەو سروشتە ئەەکەم کە سروشتە جوانی کە لێرەدا هەیە یعنی ئەو کەسانی کەوا چۆن ئەم سروشتیان پاراستووە لێرەدانە بە شێوەیەک کەوا هیچ کەسێک نەتوانێت دارێک ببڕێتەوە بۆن منە ئاژەڵێک بۆن منە بریندار بکە یان بکوژێت کە ئەمە جێگەی دەستخۆشیە بۆ خەڵکەکە بۆ کەسانی کەوا بەرپرسیارن کە لە پاراستنی ئەو ئاژەڵان.